لا سەوحەڤەهەمین ساڵ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیدا لە شاری هەولێر چەند چالاکیەک بەڕێوەچوو لا کۆنفرانسێکی لێکتێگەشتنیشدا کە سەندیکای ڕۆژنامەنووسان بۆ میدیاکانی ساز کردبوو نیوێنەری دەستگاکانی ڕاگەیاندن ڕاوسەنجی خۆیان خستە ڕوو ڕۆژنامەنووسانیش ئاماژە بەوە دەکەن کە دەبێت خاوەنێکیان هەبێت لە کاتی ڕووداوەکاندا لەسەریان بێتە دەنگ. ئەوەی لە بەردەمی میدیای کوردیا هەیە ئەو گرفتە زاڵانەیە کە بەردەوام ڕۆژانە ڕوو لە میدیاکاران دەکات ئەویش ئەو بربەستەیە کە لەلایەنی دامودەستگا حکوومیەکانەوە بەردەوام دەخرێتە بەردەمی ژمارەیەک لە میدیاکان بۆی دەبینی جیاکاری دەکرێت لە میدیایەکەوە بۆ میدیایەکی کە هەندێک زانیاری هەیە سەرچاوەکانی زانیاری دەگای واڵا کردو لە بەردەمی هەندێک کەناڵا بەڵام دەبینی لە بەردەمی هەندێک کەناڵەدا دەخا. لەگەڵەوەی بەشێک لە ڕۆژنامەنووسان ڕەخنە لە سەندیکەی ڕۆژنامەنووسانی کوردستان دەگرن کە نەیتوانی وەک پێویست بەرگری لە ڕۆژنامەنووسان بکات و نەقیبی سەندیکەی ڕۆژنامەنووسانی کوردستانیش دەڵێ جیاوازین لە نێوان ڕۆژنامەنووساندا کراوە. ڕۆژنامەنووسێک لە جەلەولا بە جۆرێک معاملێ دەکرێت تا دەگاتە خازن دوو مەزاجی جیاواز زۆر مامەلەی کردووە بە ڕۆژنامەنووسان لەوە گلەی زۆریان هەبووە ئێمە بۆیە ئەمڕۆ هاتووین قسە لەسەر ئەو مەسەلانەش بکەن ئەوەش بەشێکە لە مانیفێستەکە. لە شەری سلێمانیش لە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیدا چەند چالاکیەک بەڕێوەچوون جێگری سەرۆکی حکوومەت یاریەم ڕایگەیان لە دۆخی ئێستای ڕۆژنامەگەری کوردی ناڕازیە. ڕاستە یاسا دەرکراوە یاسای ڕۆژنامەگەریمان هەیە و یاسای بەدەستهێنانی زانیاریەکانمان هەیە بەڵام منیش هاوڕام لەوەی کە ئەم یاسایانە بە پێی پێویست جێبەجێ نەکراون و دیسان تەنها حکوومەت خەتابار نییە لەمەیە پێم وایە ئێمە باشتر ئەتوانین سوود لەم یاسانەیە و وەربگرین. هاوکات لە پەرلەمانی کوردستان و زانکۆ و پەیمانگەکانی یاریمی کوردستان چەند چالاکیەک بەڕێوەچوو سەرۆکی لیژنەی مافی مرۆڤیش لە پەرلەمانی کوردستان ئاشکرای کرد سێ کەسی تیرۆری ڕۆژنامەنووسانیان لە بەردەستایە کە تا ئێستا یەکلایی نەبووتەوە. هێرش قادریان ئارتی هەولێر.